سڵاتان لەبێ بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش وادارم تەندروستێکی باشتان هەبێ لە ساقنی زاری یوسف لەگەڵ هاوکارانم لەگەڵتان دەبین لە پێشکەشکردنی پڕۆگرامێکی نوێی سازی. بینەرانی خۆشەویست، رێکخراوی بازان ئینستتیوت یان یەکێکە لەو ڕێکخراوانەی کە گەنجترین ڕێکخراوە یاخود نوێترین ڕێکخراوە لە ئیدارەی سەربەخۆی سۆران. وابزانم لە دوای دامەزراندنی ئەم ڕێکخراوە هیچ ڕێکخراوێکی تر لە سۆران دانەمەزراوە. تەمەنی تەنها 4 مانگە، بەڵام لەو 4 مانگەدا توانیوەتی چەندین چالاکی جۆراوجۆر باش بۆ گەنجان ئەنجام بداتن. ئەمڕۆ لێرەن بۆ ئەوەی پێیان بڵێن بەردەوام بن، هانیان بدەین بۆ کاری جوانتر. لە ستۆدیۆ مەحەمەد مەسیح سەرۆکی رێکخراوی بازان ئینستتیوت لەگەڵمایە. کاک مەحەمەد زۆر زۆر بەخێر بێت، پێخۆشە کە لێرەی فەرموو سڵاوی خۆت بکەین. زۆر مەمنون، سپاس بۆ ئەم دەرفەتە بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ بیسەرانتان و تەمەنای بە بینەرانیشمان طبعاً بینەران و چونکە ئێوە پێیشتان هەیە بینەرانیشتان زۆر زۆر بەخێر بێت. اینجا من کێشەم لەگەڵ ناوی تۆ هەیە کاک مەحەمەد. وابزانم کاک مەحەمەدش کێشەی لەگەڵ ناوی من هەیە، لەجێ پێ بڵێ ئینزار پێم دەڵێ یوسف، منیش پێی دەڵێم مەسیح. زۆر جار ئینشەڵا لەناو پرۆگرام ناوەکان بە دروستی دێرن. کاک مەحەمەد یەکێکە لەو گەنجانەی کە بەشداری چەندین کۆنفرانسی نێودەوڵەتیشی کردووە و هەروەها یەکێک لەو شتانەی کە زۆر بەربڵاو بوو ئەوە بوو کە کاک مەحەمەد لەگەڵ چەند گەنجێکی تری ئیدارەی سەربەخۆی سۆران بەشداری کۆنفرانسێک بوون لە وڵاتی تورکیا بە جلوبەرگی کوردی و بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە. اینجا تۆ جێگای شانازی کاک زۆر دڵخۆشم کە لێرەی. زۆر کاک مەحەمەد لەسەر تاشاوتم کە ڕێکخراوەکەتان گەنجە نوێیە، 63مین ڕێکخراوە لە ئیدارەی سەربەخۆی سۆراندا دەمەزرێتن. هەستان بە چ کارێنێک کرد بۆ ئەوەی ڕێکخراوێک دروست بکەن؟ خۆی ئێمە وەکو بازان ئینستتیوت ئێمە لە هەلومەرجێکە دروست بووین کەەوە لە ئیدارەکەمان و لە کوردستان بەگشتی ئێمە هەستمان بە بۆشایی کرد کە پێویستە ئەها لەگەڵ گلۆباڵایزیشن و جیهانگیریدا ئیتر ئەمەش کاریگەری کردووە لەسەر بیرکردنەوەی گەنج، لەسەر با بڵێن هەتا ڕەفتاری گەنج. بۆیە ئێمە وامان بینی کە ئێمە پێویستە وەکو گەنجانی کوردستان بەگشتی و بەتایبەت ئیداری سەربەخۆی سۆران کە ئێمە کلێنێکمان هەیە و بیرکردنەوەی نوێمان هەیە، داهێنانمان هەیە، بۆیە ئەبێ لە چارچێوەی ڕێکخراوێک یان دامەزراوەیەک ئەم گەنجانە هەمویان کۆبکرێنەوە، ئەوانە هەمویان بە بیری تازە بە ئایدیای تازەوە خزمەت بە کۆمەلگا و بە تایبەتیەوە بەگشتی بە توێژی گەنج بکەن. بۆیە ئێمە بە پێویست مازانی ئێمەش ڕێکخراوێک دابنین جیاواز لە ڕێکخراوەکانی تر ئەرکی ئێمە ئەوە بێتن ئەو گەنجە بە هەرەماندانە هەموو کۆبکەینەوە کە تا ئێستا بیر و داهێنانی نوێیان هەیە و بەم بیرکردن و بەم با بڵێن هێزە نوێیە بتوانن خزمەتی زیاتر بە کۆمەلگا و بە گەنجیش بکەن. بۆیە ئێمە دەمانەوێتن وەکو بازان ئینستتیوت هەموو ئەو گەنجانە لە خۆمانەوە کۆبکەینەوە و پارە بەتوانای ئەو گەنجانە بدەین کە دەیانەوێتن خزمەت بە کۆمەلگا بکەن و بە تایبەت بە توێژی گەنج. زیاتر گرنگی بە چی دەدەن؟ ئێمە لەو ڕێکخراوە زیاتر گرنگی بە توانای گەنج ئەدەین، زیاتر دەمانێت گەنج بکەینە سنتەر و دەمانەوێتن لە ڕێگەی پەیوەندیەکانمان لەگەڵ لایەنی پەیوەندیدار و کەرتی تایبەت ئێمە هەموو ئەو گەنجانە سوودمەند بکەین کەوە خاوەن توانایەکی تایبەتن و ئەو گەنجانەی کە دەرچووی زانکۆن و بە خۆمان دەزان ئێستا ئیداری سەربەخۆی سۆران کەوە وەکو ئیدارە ڕێژەیەکی زۆری دەرچووی هەیە، بەڵام بەداخەوە لە ڕووی حکوومیە ئێمە دامەزراندنمان نییە و لە ڕووی کەرتی تایبەتیش ئێمە هیچ کۆمپانیەک لە ئیداری سەربەخۆی سۆرانیە کە بتوانێت سوود لە توانای ئەم گەنجانە وەربگرێتن. بۆیە بازان ئینستتیوت دەیەوێتن لە ڕێگەی پەیوەندیەکانیەوە لە ڕێگەی چالاکیەکانیەوە پەیوەندی دروست بکات لەگەڵ کەرتی تایبەت و لەگەڵ با بڵێن ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ ئەوەی بتوانین ئێمە هاوکار بین بۆ ئەوەی ببینێ پرت لە نێوان ئەو گەنجانە و کەرتی تایبەت و کۆمپانیەکان بۆ ئەوەی بتوانن ئەوانش چۆنەڵی لەو ئەزمونێک کە وەریان گرتووە و لەو زانستێکی هەیەنە خزمەت بە کوردستان و بە کۆمەلگا بکەن. کاک مەحەمەد، تەمەنی ڕێکخراوتان تەنها 4 مانگە. من پێش پرۆگرام نەمزانی 4 مانگە بەڕاستی بەهەستم کرد ساڵێکە. بۆچی خەڵک واز دەکایەوە ساڵێکە دامەزراوە؟ خۆی ئەوەی کە گرنگ بێت لەو ڕێکخراوە ئێمە
چۆناڵی بە پیشەی ئەو ڕێکخراومان وەرگرتووەوە هەوڵمانداوە کە هەموو ئەوانەی کە چی لە دەستەی دامەزرێنان بن چی لە ئەندامانی سەرەوە بن یاخود ئەوانە کە بەرپرسیارەتیمان پێداون لەو ڕێکخراوە هەمویان گەنجی با بڵێن خاوەن توانە و گەنجی داهێنەر و گەنجی دیار بن لە کۆمەلگا بۆیە ئێمە ئەوە نییە بڵێ ئێمە هەر ئەوە وەکو ڕێکخراوەکانی تر بەداخەوە من ناوی هیچ ڕێکخراوێک بێنم بەڵام زۆر ڕێکخراو هەیە کە ئیش تەنها لەسەر ئەوە کرد کۆمەڵە گەنجێکی دیاریکراو بێنێت لە خۆی کۆ بکاتەوە بەڵام بازان ئەمەی نەکردووە بازان دەیەوێتن خزمەت بە گەنج بکات خزمەت بە کۆمەلگا بکات خزمەت بە دۆزی گەلی کورد بکاتن ئێمە لە دامەزراندنی بازانە هەتا وەرگرتنی ئەندامان تەنانەت با بڵێن لە چالاکیەکانیشمان هەمووی وامان کردووە ئێمە شتێک جێمان بکاتەوە ئەوش پیشەی بووم بێتەوە وا بێتن بەپێی پەیامی ئێمە بێت کە ئێمە نوێ بوونەوەینەوە هەزری گەنج با بڵێن بە هەزرێکی نوێ و بە ئیرادەیەکی نوێ ئێمە خزمەت بکەین بۆیە ئێمە هەموو کار لەسەر توانە و کار لەسەر سیڤی ئەم بابەتانە دەکەین بۆیە کە چالاکیش دائنین بە بیری نوێ و بە ئاڵ و گۆڕی لانێ خۆمانە پلان لەسەر ئەو چالاکیانە دائنین و ئەوانەشی کە پێشوازیمان لێ دەکەن لە چالاکیەکانمان هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەوان کۆمەڵە گەنجێک دەبینن لەو ڕێکخراوە بەرپرسیارەتیان هەیە خود لە دەستەی کارگێڕی ئەم ڕێکخراوانە ئەمەش هۆکارێکی ترە کە گەنجێکی زۆر لەگەڵمان کار دەکات و بەشدار دەبێت لە چالاکیەکانمان کاک مەحەمەد تا چەند گرنگی بە وزەی نوێ فەیسی نوێ دەم و چاوی نوێ دەدەن کەسی نوێ بێتە نێو مەیدان ئەخۆی یەکێک لە سیاسەتی ڕێکخراوەکەمان بەگشتی وایەوە یەکێک لە پلانەکانیشمان ئەوەیەکەوە لە هەر چالاکیێک ئێمە نامەوێت بوونە ئەگەر بابێت و لە ڕۆی ڕاگەاندنەوە بێتن یەخود لە ڕووی با بڵێن تەنانەت چالاکیە مەیدانیەکانیش ئێمە نامەوێت تەنیا یەک کەس هەموو جار دیار بێتن ئێمە ئەندامی زۆرمان هەیە تا ئێستا نزیکەی 6 ئەندامان هەیە و لە پاڵێوراویش 100 گەنج پاڵێورا بۆی ببێتە ئەندامەکانیشمان بە شێوەیە وەرەگرین بە پێوەری سیڤی بێت و بە پێوەری حەزی کارکردن مەرجەکان ئەوەیە ئەوان حەزی کارکردنیان هەبێتن و تۆ هەر ئەوانە بێ گەنج لە خۆ کۆ بکەیتەوە ئێمە دەمانوێتن ئێمە ڕێژێکی کەمی گەنجمان هەبێ بەڵام ئەوان حەزی کارکردنیان هەبێ حەزی خزمەتکردنیان هەبێت بەم دەڤەرە بۆیە ئێمە لەم ڕێکخراوەدا زیاتر تەرکیزمان لەسەر ئەوەیە ئێمە ئەو گەنجانە لە خۆمان کۆ بکەینەوە کە دەیانەوێت خزمەت بکەن بە جددی دەستیان دیار بێت لە کۆمەڵگەکەماندا بۆیە بۆ چالاکیەکانیشمان بە هەمان شێوەیەکەوە کە چالاکیەک ڕاگەیەنین ئەوانەی کە دێنە پێشە تۆ باسی فەیسی نوێت کرد من خۆم وەکو سەرۆکی ڕێکخراو هەر لە یەکەم ڕۆژەوە لە کۆبوونەوە یەکەشم ئاماژەم بۆیدا لە کۆبوونەوە یەکەم کەەوە ئەو کەسانەی دێنە پێشە هەر یەک کەس نەبێتن بەڵکو زۆرترین گەنج بهێنینە پێشە بۆ ئەوەی پەرە بەتوانێت خۆیان بن بۆ ئەوەی خۆیان بسەلمێنن بۆ کۆمەڵگە بەڵێ دەستان خۆش بێت کاک مەحەمەد تۆ لە ناو گەنجی بێگومان گەنجی من زۆر پرسیارە دەکەم لە میوانەکانم گەنجی مە حەزی لە چییە؟ یان گەنجی بەتوانەمان هەیە لە ئیدارە سەر بەخۆ سۆران؟ خۆشبەختانە من بە حکمی ئەوەی زۆر لە نێو گەنجم و جیال لە کاری ڕێکخراوی وەکو چالاکوانیش من چەندین ڕێکخراوم کردووە ئەوەی هەیە لە سۆران ئەو هێزەی هەیە لە سۆران کە گەنجێکی زۆر بەتوانە و گەنجێکی با بڵێن داهێنەرمان هەیە لە سۆران بەڵام کێشەیەکیان هەیە پاڵپشتیکی وایان نییە کە ئەوان بتوانن پەرە بەتوانەکانیان بدەن و کار لەسەر پلان و با بڵێن هزر و پلانی خۆیان بدەن بۆیە ئێمە دەمانەوێتن لە ڕێی ئەو ڕێکخراوەشەوە ئەم کەلێنە پڕ بکەینەوە ئەو گەنجانێکەوە خاوەن توانان ئەوانەی کە بیرۆکەی جیاوازیان هەیە بۆی خزمەتی ئەم کۆمەڵگەکەن ئێمە ببینە پرت لە نێوان ئەو گەنجانە و با بڵێن لایەنی پەیوەندیدار ئەوەی هەیە لە سۆران گەنجێکی زۆر خاوەن ئەزمونمان هەیە گەنجێکی زۆر خاوەن هێز و تاقەمان هەیە بەڵام بەداخەوە وەکو شارەکانی تر گرنگی بە گەنجانی سۆران نەدراوە تا ئێستا خۆشبەختانە دوای ئیدارەبوونی سۆران ڕێژەکە باشتر بووە لە ڕووی پاڵپشتی لە بیرۆکە و لە داهێنانی گەنجان بەڵام بەش وا دڵخۆشکردنی ئێمە بڵێن بەڵێ لەو تەموحە نییە بۆیە ئێمە دەمانوێتن پاڵپشتیەکان زیاتر بن ئێمە دەمانێتن زیاتر دەستی گەنج بگرێت و بە پاڵپشتی لە بیرۆکە و پرۆژەی گەنجان بکرێت بەڵێ کاک مەحەمەد تۆ بەشداری چەندین کۆنفرانسی نێودەوڵەتیت کردەوە تۆ وەکو گەنجێکی کوردستان ئەو کاتی ئیدارەی سەربەخۆی سۆران چی بەوان دەڵێ دەربارەی گەنجانی کورد؟ خۆی ئێمە ئەگەر بێت و سەیری کوردستان بە گەشتی بکەینەوە گەنجی کورد بە تایبەت
ئێمە گەنجی زۆر بەهرەمانمان هەیە و گەنجمان هەیە دەتوانێت گۆڕانکاری زۆر گەورە ئەرێنی بکاتن بەڵام بەداخەوەکو تازەش ئاماژەم بۆ کرد وەکو پێویست پاڵپشتی بە و گەنجانە نادرێتن ئەمە لەلایەکی لەلایەکی تریشەوە دەبێت ئەو گەنجانش بڕوای وایان هەبێتن و ئەو با بڵێن ئەو فکرە لەلای خۆیان دروست بکەن کە ئەوان دەتوانن گۆڕانکاری گەورەی ئەرێنی دروست بکەن و تەنها ئەویان پێویستە ئەوانیش بێنە پێشەوە و خۆیان بسەلمێنن بۆ کۆمەڵگا پێش ئەوەی خۆیان بۆ کۆمەڵگا بسەلمێن خۆیان بسەلمێنن بۆ خۆیان کە من هەم دوای کە خۆی سەلمان کە ئەو هەیە و تاگێکی بەرهەمدار ئەبێتن بە دڵنیاییەوە خۆ ئەگەر پاڵپشتێکەش بەو شێوە نەبێت بەڵام خۆ واش نییە بڵێ پاڵپشتی هەر نییە پاڵپشتی هەیە بەڵام ئەگەر گەنجیش هاتە پێشەوە خۆی سەلمان من دڵنیام ئیتر با بڵێن کۆمەڵگاکەمانش کەسانی وای تیا هەیە کە خەمخۆری گەنج بێت و پاڵپشتیان بێتن بەڵام ئیتر کەم و زۆر ئەمەیان کێشەمان لەگەڵی هەیە کاک مەحەمەد ئێوە ئیش لەسەر دروستکردنی گەنج دەکەن تا چەند وەکو ڕێکخراوی بازان کار بۆ ئەوەش دەکەن هەستی دەتەواتی لای گەنجان بەهێز بێت خەڵکو وڵاتی خۆیان ئاڵای خۆیان خۆش بێت یەکێک لە خاڵەکانی بازان ئینستتیوت ئەوەیە کەوە ئەندامەکانی کە وەرەگرێت ئەبێ گەنجێکی کوردستانی بێت و نیشتیمان پەروەر بێت و پیرۆزیەکانی بپارێزێتن ئێمە کار لەسەر ئەوەکەین ئێمە تۆی خۆشەویستی زیاتر بکەین خۆتان دەزانن گەلی ئێمە بە چەندین قۆناغی جیاجیا تاقی کراوەتەوە لە گوند سوتاندنە لە وێرانکردنی کوردستانە گوند و ئەوەیەکان و ئەمانە و ئەمفال و جینسایت ئەمانە هەمووی تاقی کراوەتەوە لە دووە هەوڵیان ئەوەیە کەوە با بڵێن موچەی کوردستان براوە و ئێستاش ئیرادەیەک هەیە کە دەیەوێتن کار لەسەر هزر و بیری گەنجام بکات و نیشتیمان لەیان ناشرین بکات بەڵام ئێمە لە ڕووی ئەوەی چۆن وەکو گوتم ئێمە لە ناو گەنجینەوە دەزانین گەنجی کوردستان گەنجی خۆمان گەورەترە لەو ئیرادەیەوە ئێمە دەمانەوێت ببینە پەشێک لەوەی کە دژی ئەم پلانە بینەوە دەمانەوێتن لەگەڵ گەنجی خۆمان با بڵێن لە ڕێی چالاکیەکان بێت لە ڕێ ڕێکخراویەکان بێتن ئێمە گەنجانی خۆمان لەوە ئاگادار بکەینەوە لە ڕێی چالاکیە و شێریەکانەوە ئەمە دەمانەوێت گەنجی خۆمان زیاتر وشیاتر بێتن و بزانێت ئەم ئیرادەیە هەیە خۆشبەختانە گەنجی کوردستان گەنجێکی وشیارە و دڵنیام کەوە ئەم ئیرادەیە کە هەشە ئەمەیان سەر ناگرێتن چونکە گەنجانی کوردستان گەنجانی وشیارن و ئێمە دەمانەوێتن وشیاری زیاتریش بڵاو بکەینەوە بۆ ئەوەی گەنجانی کوردستان زیاتر با بڵێن پیرۆزیەکان و ئەم ئەزمونەی کە هەیە بەرگری لەم ئەزمونە بکەن و پیرۆزیەکانیشی لای پیرۆز بووە هەر گەنجی نەتەوەیەکی تر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان لە پێشە ئێستا ئێمە لە نێو بانگێشەی هەڵبژاردندا ئێوە ڕێکخراوی بازان چی دەکەن بۆ ئەوەی زۆرترین خەڵک بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن خۆی ئەمە پرسیارێکی زۆر گرنگ بوو ئێمە لە کوردستان وەکو سەرتاش ئاماژەم بۆ کرد لەگەڵ ڕێکخراوێکی زۆر من پەیوەندیم هەبووە ئەوەی هەبووە لە هەڵبژاردنەکان زۆربەی ڕێکخراوەکان ئەویان باس کردو ئیتر ئەمە کاتی هەڵبژاردنەوە ئەبێ ئێمە بێلایەن بین و خۆمان بێدەنگکەین لەم کاتەیە بەڵام بە پێچاوانەوە ئێمە وەکو بازان ئینستتیوت پێمان وایە ڕێکخراوەکان ڕۆڵێکی زۆر گەورە و گرنگ دەبێ ببینن لەوەی کەوە ڕێژەیەکی زۆری خەڵک بەشداری پێ بکەن لە هەڵبژاردن ڕێکخراو ئەبێ ببێتە پردی پەیوەندی لە نێوان با بڵێن هەموو حیزبەکان نەک بڵێ حیزبێکی دیاریکرا هەموو حیزبەکان بۆ ئەوەی خەڵکێکی زۆر بەشدار بێت لە هەڵبژاردن خۆتان دەزانن ئێستا ئەم هەڵبژاردنەش هەڵبژاردنێکی زۆر گرنگ و چارەنووسسازە بۆیە ئەبێ هەمومان بەشداری لەو هەڵبژاردنە بکەین خەڵکێک چاوی لە ئێمەیەکەوە ئێمە ببینێتن گەلی کورد چۆنە هەوڵ دەدات بۆ بە دیموکراسی بوون و بەدامەزراوی بوونی وڵاتەکەمان بۆیە ئێمە بێ بڕیار لە داهاتوی خۆمان بدەین گەنجی کوردستان ئەبێ بڕیار لەوە بداتن کەوە داهاتوی خۆی بنەخشێنێتن بۆ ئەمە بەستەش ئەبێ ئێمە هەڵێکی جدی بدەین بۆ ئەوەی زۆرترین گەنج بێت بەشداری لە وەکو بازان چی دەکەن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وەکو بازان ئینستتیوت ئێمە پلانێکمان هەیە بۆ هەر لەم هەفتەیە جێبەجێ ئەکەین کە ئێمە پانێڵێکمان دەبێت لەو پانێڵەیە ئێمە لە شێوەی پانێل ئەبێتن بەڵام لەو هەفتەیە دەست پێ کات زنجیرە پانێڵێک دەبێت یان زنجیرە پانێڵێک ئەبێتن بۆ ئەمە بەستەش ئێمە با بڵێن جیالەوەی کەوەک جیاوازی با بڵێن پارتی سیاسی و بربژێری سیاسی ئێمە تەنانەت پێکاتەی سیاسی پێکاتەی جیاوازیش ئێمە گرنگیمان پێداوە هەر نەک بڵێ مثلا پارتی سیاسی جێبێتن کە بوو نمونە ئەمە لە پارتێکی سیاسیە ئەمەی تریان لە پارتێکی تر جیالەوە ئێمە پێکاتەی جیاوازیش بانکهێشتی ئیداری سەربەخۆی سۆرانەکەی بۆ ئەوەی لەگەڵ گەنجا کۆ ببنەوە و با بڵێن بەیەکەوە داهاتوو بنەخشێنەوە پلان و بەرنامەکان ئاڵوگۆڕ بکەن بەڵێ ئەم چالاکیەی کێوە ئەنجامی دەدەن لە بانکێشەی هەڵبژاردن چ کاریگەریەکی دەوێت
بە دڵنیایە ئەوانەی کە بەشدار دەبن زۆرینەی ئەو گەنجانەی کە بەشدار دەبن گەنج یەکەم جارە دەنگ بدەن بۆیە ئەمە گرنگە زۆر کە دڵنیاشین کە ئێمە فۆرمان بڵاو کردێتەوە کە هەر کەس دەیەوێت بەشدار من ئەمە جاری دووەم بەڵێ من جاری چەندەمە نامەوێت بڵێم ئەوەی من جاری دووەم ئەبێتن بەڵام ئەوەی ئێمە کە کردومانە فۆرمان پڕ کردێتەوە خۆشبەختانە ئەوانەی کە فۆرمەکان پڕ کردێتەوە بەشێکی زۆری ئەوانە کە یەکەم جارە دەنگ بدەن هەر دەیانەوێت بزانن چ باسە هەڵبژاردن بۆچی بکرێتن من چۆن ئەسڵەن چۆن بەشداری هەڵبژاردن بکەم بۆیە ئاماجی ئێمەش ئەوەیە کەوا گەنج کە دانیشێ بزانێ بۆ دێتە هەڵبژاردن ئەسڵەن گرنگی هەڵبژاردن چییە ئەمانە بێ هەمووی ڕوون کرێتەوە بۆ ئەمە بەستش ئێمە کەسانی پسپۆڕ و لایەنە سیاسیەکان باڵگەشت دەکەین و لەگەڵ گەنجە ئەوان گفتوگۆ بکەن لەسەر ئەم بابەتە تا چەند گرنگە ڕێکخراوەکان خۆیان لەگەڵ بارودۆخە هەنووکەکان بگونجێنن بۆ نمونە ئێوە ئێستا وەکو ڕێکخراوی بازان ئێمە لە کاتی بانگەشی هەڵبژاردنن دەتانەوەی خۆتان بگونجێنن لەگەڵ ئەم بارودۆخەی کە ئێستا هەرێمی کوردستانی تێدا تا چەند گرنگە ئەمە زۆر گرنگە ئەگەر ئێمە بێت و سەیری وڵاتانی ئەوڕۆپی بکەین سەیری وڵاتانی تر بکەین دەبینین ڕێکخراوەکان تەنانەت وەکو هێزێکی ناڵێن ئۆپۆزیسیۆن بەڵام هێزێکی یەکلاکێرەوەی با بڵێن بابەتەکانیش ئەبینرێن هێزێکی زۆریان هەیە بەڵام بەداخەوە ئێمە لە کوردستان بە تایبەت و بەگشتی لە عێراقیش ڕێکخراوەکانمان وا بینیوە کە تەنیا بێن چالاکیەک بکەن یان چالاکیەکی ژینگە بکەن ڕێکخراوەکان گەورەترن لەو ئەوەی کە ئێمە بیری لە یەکەینەوە ڕێکخراوەکان ئەبێ کاریگەری تەواویان بەسەر کۆمەڵگا هەبێتن ئەبێ ئاراستەی با بڵێن تەنانەت داڕێژەرانی سیاسەتیش بگۆڕن هەندێک پرس هەیە ئەبێ ڕێکخراوەکان ڕۆڵی خۆیان تێدا بکێڕن ئێمە بینیوانە لە چەندین وڵاتەوەکەوە ڕێکخراوەکان توانیوانە ئاراستەی وڵاتیش بگۆڕن و سیاسەتی وڵاتیش بگۆڕن بۆیە ئێمە دەتوانین وەکو ڕێکخراو ئێمەش ناڵێم ئێمە وەکو ڕێکخراوەکانی دەرەوە لێبین بەڵام دەتوانین بەپێی ئەو موقعی ئێمە هەمانە ئێمەش با بڵێن پێگەمان دیار بێتن لە ڕێکخراو لە کۆمەڵگا و با بڵێن لە هەندێک بابەت کە پێویستە بابەتەکانی پێویست بە گەنجەوە بەڵێ سنووری کارکردنتان لەکوێیە تەنها ناقەزای سۆرانە یان ئیدارەی سەربەخۆی سۆران وەکو ڕێکخراو و بارگای سەرۆکیمان لە ئیدارەی سەربەخۆی سۆرانە بەڵام پلانمان هەیە ئێمە لە سەرتاسەری کوردستان چالاکیمان هەبێت و لەقمان هەبێتن و ئێستا کار لەسەر ئەوەکەین کە جیا لە سۆران ئێمە بەرگاکەمان لە ئیدارەی سەربەخۆی سۆرانە بەڵام نقێکیش لە هەولێر ئەەکەینەوە و لە شارەکانی تریش لە بەرنامەماندا هەیە بەڵام ئەمە بەپێی استراتیژیەتی دۆرنەوەدا ئێمە کارەکەین لە هەموو کوردستان و تەنانەت لە پارچەکانی تریش ئێمە لەق بکەینەوە بەڵێ ئەم کاتێک چالاکی دەکەن یاخود خولێک دەکەنەوە بۆ گەنجان لەکوێوە دێن زیاتر ئەوەی ئێمە کە تێبینی مەبەستم ئەوەیە لە دەرەوەی سۆرانیش گەنج دێن قەزای سۆران بەڵێ ئەو چالاکیانەی کە هەر چالاکێک ئێمە بکەین ئێمە فۆرمێکمان هەیە خەڵکی خۆی تومار بکاتن لە ئۆنلاینیشە بێ بۆی ئێمە کار ئاسانی زیاتر بۆ گەنجان بکەین ئەوەی ئێمە دەبینین گەنجان لە هەموو قەزەکانی سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران بەشداری چالاکیەکانمان دەبن ئەوش دڵخۆشکێرەوە ئەوش نیشانەی ئەوەیە کە بەجددی گەنجی ئێمە دەیەوێتن پەر بەتوانای خۆی بداتن بۆیە بێجگەلەوەی ئێمە گەنجی قەزای ناوەندی سۆران بەشداریەکات گەنجی قەزاکانی تریش بەشداری لە چالاکیەکانمان دەکەن لە با بڵین لە سیدەکانە لە میرگە سۆرە لە چۆمانە لە خەلیفانە ئیتر ئەم قەزایانەی کە سەر بە ئیداری سەربەخۆی سۆرانە لە هەموو شوێنێکە پەیوەندیمان پێ دەکەن تەنانەت هەندێک با بڵێن پەیوەندیمان بۆ هاتووە کە ئێمە چالاکیەکانمان ببینە هەولێرش بە حکمی ئەوەی ئەوان باگراوندی ئێمەیان بینیوە و ڤیژنی ئێمە تێگەیشتون داواکەن ئێمە چالاکی ببینە هەولێر و تەنانەت لە سلێمانیش پەیوەندیمان پێ کراوە کە ئێمە چالاکی لەوێشمان هەبێتن بۆیە ئێمە ئینشەڵا لە ئایندەیەکی نزیک چالاکیەکانمان دەگوازینەوە نەکەوەی هەر لە قەزای سۆرانیان لە ئیدارەی سەربەخۆی سۆران بیت ئێمە دەچینە شارەکانی تر و با بڵێن قەزەکانی تریش ئیدارەی سەربەخۆی سۆران زۆرترین گوندی هەیە وەکو ڕێکخراوی بازان تا چەند هەوڵەدەن دەستان بگاتە گوندەکان گەنجانی گوندەکانیش قسەیان لەگەڵ بکەن چالاکیان بۆ بکەن چکە لەوانەیە گەنجێک بۆ نمونە لە گوندێکی دوورەوە نەتوانێت بێتە نێو قەزای ناوەندی سۆران بەشداری چالاکیەکان بکات ئێوە تا چەند خۆتان دەچن چالاکی بۆیان دەکەن ئێمە وەکو بازان ئینستتیوت چەندین سێکتەرمان هەیەکی کاری لەسەرکەین یەکێک لەو سێکتەرانە ئێمە کە لە با بڵێن لە پایڕۆی خۆمان ئاماژەمان پێی کردووە ئەوەیەکەوە ئێمە لیژنەیەکمان هەبێتن وەکو ڕێکخراو ئەمانە ئەرکیان چی بێتن ئەرکیان هەبێت لەسەر پرسی پەروەردە و کێشەی خێزان کار بکەن ئەمانە بەدڵنیاییەوە لە دوای هەڵبژاردن ئەمانە کاریان چێبی کاریان ئەوە بێتن لەسەر بابەتە کۆمەڵاتیەکان بچنە گوندەکان لەسەر هەندێک بابەتی پەیوەست بەگەنج بچنە گوندەکان چونکە خۆمان ئەزانین ئێمە
هەر ئەوانیە تۆ گرنگی بە شاب دەی گوندەکانش ئەبێ گرنگیان پێ بدرێت لە هەر بابەتێک کە پێویست بێت گرنگی پێ بدرێتن بۆیە ئێمە لە بابەتی پەروەردەی و لە بابەتی وشیاری لە هەندێک بابەتی کۆمەڵایەتی ئێمە با بڵێن ئەلیژنێکی تایبەتمان هەیە وەکو ڕێکخراو ئەوان بچن چی لە شێوازی سمینا بێت چی لە شێوازی هەڵمەتی وشیاری بێتن ئەوانە گوندەکان بەسەرەکەنەوە. کاک محەممەد کێ هاوکاریتان دەکات؟ ئەمەیان زۆر مهمە کەەوە زۆر لایەن و خەڵک بە حکمی ئەوەی هەر لە ناوکەشمانە دیارە بازانە ئەوان ئەڵێن بارزان بۆیە ئەمەیان گرنگە بۆی ئاماژەی پێ بکەین وەکو ڕێکخراو تا ئێستا ئێمە وەکو حکومەت لەسەر ناوەکە بوەستین پێشەوە ینی بچینەوەی کێ هاوکاریتان دەکات بۆچی بازان؟ بازان خۆی لە ڕووی هەڵبژاردننی ناوەکەشەوە ئێمە ناوی بازانمان شوبهاندووە بە هێزی بازان لە بازەوە هاتووە و بازانیش با بڵێن شوبهاندنێک کە بە هێزی باز بۆی ئێمە گەنجانمان هەروەکو پێشتر ئاماژەم بوو کرد ئەو گەنجانە لە ئێمە کۆبوونەتەوە لەگەڵ ئێمە کارەکەن هەمووی گەنجی خاوەن ئەزمون و گەنجی خاوەن بەهێز و با بڵێن دیدگا و ڤیژنی زۆر با بڵێن گەورە و گرنگن بۆیە ئەمانە ئێمە وەکو چۆنەڵی باز دەبێ ئەمانە بە دوو خەونەکانیان بکەن و بگەن بە بەرزترین شوێن و بەرزترین شوێنشمان بەسمان لەوەی ئەو خەونە گەورانە کە بۆ ئەوان خەونە ئەبێ ئێمە کاری بۆیان بکەین کاریان لەسەر بکەین بۆی بگەن بە هەموو ئەو خەونانەی کە گەنج چۆنەڵی خەونی پێوابینێت ئێمە ئەبێ ئەو خەونانە هەمووی بکەینە ڕاستی واقع بەڵام بەمەرجە ئەبێ گەنجەکەش خۆی لەگەڵمان هاوکار بێت و با بڵێن ئەو ئیرادەی هەبێت کە خۆی یەکلا بکاتەوە بەڵێ من بەو خەونە ئەگەم بۆیە ئێمە بازان لە بازاومان هێناوە کە باز ئاسا ئێمە دەتوانین بکەین بە هەموو شوێنێک و بە هەموو خەونێک کە کاری بۆ بکەین لەبەرەوە پرسیارینەوە کەم کرد چونکە منیش یەکەم جار زانی ناوی بارزانە بەڵێ کێ هاوکاریتان وەکو هاوکاری ئێمە هەتا ئێستا خۆشبەختانە حکوومەتی خۆجێیی وەکو حکوومەت ئەوان پاڵپشتی لە پرۆژەکانی ئێمەیان کردو ئێمە چەند پرۆژەیەکمان هەبووە لەم ماوەیە کەەوە دەتوانین بڵێن خۆشبەختانە ئەو بابەتانەی کە ئێمە هەمان بووەوە ئەو پرۆژانەی هەمان بووە زۆرترین گەنج سوودمان بووە تا ئێستا ئێمە لەو سێ مانگەیە نزیکەی 600 گەنج لە سێ چالاکی جەماوەری گەنجانە سوودمان بووە بۆیە لەم چالاکیانە ئیدارەی سەربەخۆی سۆران و قەزای ناوەندی سۆرانیش ئەمانە پاڵپشتیمان بووە و بۆ چالاکیەکانی بێدڵ چالاکیەکانی داهاتووشمان با بڵێن ڕێکخراوەکان پەیوەندیان پێوە کردوین ئێمە کە هاوکار دەبن بۆ ئەو پرۆژانە چونکە ئەوانەی کە با بڵێن لە ڕێی سۆشال میدیاکانمان ئەوان چالاکی ئێمەیان بینیوە و با بڵێن تێگەیشتنێکیان لا دروست بۆ کە بەڵێ بازان بەجددی دەیەوێت خزمەت بکاتن بۆ ئەمە بەستە ئەوانیش دەیانەوێت هاوکار و پاڵپشتی بازان بن. لە داهاتوودا دەتانەوێت چی بکەن؟ لە داهاتوودا ئێمە دەمانەوێتن زیاتر لە ڕێکخراوی کار بکەین بۆیە ئێمە کردومانە بازان ئینستتیوت دەمانەوێتن چۆنەڵی ئەولەویەتی ئێمە ئەوەیە ئێمە دامەزراوەیەک دروست بکەین کە پەرە بەتوانای گەنج بداتن و ئێمە لە پرسی نیشتیمانش ئاماژەمان بۆ کردووە گەنجێکی زۆرمان هەیە مەسەڵەن بابەتی گلۆباڵایزیشن کە گوتمان ئێستا جیهانی کردوتە بە گوندێکی بچووک گەنجانی ئێمەش بیر لەوەکەنەوە کە تەنها لەو با بڵێن موقعانە بن کە تێیدان بۆیە ئێمە دەمانەوێتن وەکو بازان ئینستتیوت بۆ داهاتوو ئێمە کۆمەڵی گەنج لەلای خۆمانەوە ئامادە بکەین بۆ داهاتوو بۆ ئەوانە بتوانن کار لەسەر وێڕای ئەوەی خۆیان با بڵێن توانای خۆیان پەرە پێ بدەن بەڵام بتوانن خزمەت بە کوردستان بکەن و دوجار بتوانن لە ڕێی ڕێکخراوەکەمانەوە پەیوەندی لەگە ڕێکخراوانی دەوڵەتیەکانیش هەبێتن بۆ ئەوەی ئەوان بتوانن لە داهاتوودا وەکو نوێنەری کوردستان بەشدار بن لە هەر کۆربەندێکی لە هەر کۆنفرانسێکی نێودەوڵەتی کە تایبەتە بە گەنج کە تایبەتە بە بابەتی تەکنۆلۆژی و بابەتی ژینگەی چونکە ئێمە گەنجێکی زۆرمان هەیە لە سنووری ئێمە بە تایبەت بە گشتیش گەنجانی کوردستان لەو بوارە با بڵێن هێزێکی تایبەتیان هەیە بۆی ئێمە دەتوانین وەکو بازان ئینستتیوت کار لەسەر ئەوە بکەین وێڕای ئەوە ئێمە دەمانەوێتن ببینە دامەزراوەیەک لە داهاتوودا ئێمە با بڵێن
نوێنەرمان هەبێت لە پەرلەمان هەر ئەوە نەبێت ئێمە کاری خۆبەخشی بکەین وێڕای ئەوەی کە ڕێکخراوێکی خۆبەخشین بەڵام ئێمە کار لەسەر ئەوەیکەین بۆ داهاتوو ئێمە نوێنەری خۆمان هەبێت لە پەرلەمان گەنجێک دروست بکەن گەنجێکی وا دروست بکەین ئێمە نەکە لە پەرلەمان بەڵکو گەنجێک بێتن یەکێک بێ لەو کەسانەی کە بڕیاردەری با بڵێن وڵاتەکەمان بێتن و دەستی هەبێت لەوەی لەو بڕیارانەی کە لە بەرژەوەندی وڵاتەکەمان و بۆ پێشخستنی ئەو وڵاتە ئەدرێن بۆیە ئێمە هەوڵی ئەومان هەیە کەوە ئێمە ئەو گەنجانە لە خۆمان کۆ بکەینەوە ئەو گەنجەش دروست بکەین لە بازان ئینستتیوت کە بۆ داهاتوو ببێت بە گەنجێکی سەرکردەی ئەم وڵاتە. دەستان خۆش بێت. خۆشتر یا سەرکەوتنتان بۆ دەخوازم. وادارم هەمیشە لە لوتکەتا بتانبینم. ئەو خەڵانەی کە ئێوە باسی دەکەن زۆر دڵم خۆش دەکاتن. لە کۆتاییدا چیت هەیە؟ لە کۆتاییدا دەمەوێتن یەک پەیام بنێرم بۆ گەنجان کە ئەوان ئێوە گەنجانی خاوەن هێزێکی تایبەتن و گەنجانی کوردستان بەگشتی و گەنجانی ئیدارەی سەربەخۆی سۆران چونکە زۆر جار من کە قسایەکەم باسی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەکەم ئێمە کۆمەڵی گەنجێکمان هەیە ئەڵێ کاکە تۆ بۆ گەنجی کوردستان لە ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە بچێکەکەوە بۆیە من پەیامەکەم گشتگیر ئەەکەم بۆ هەموو کوردستان گەنجانی کوردستان خاوەن ڤیژن و بیرکردنەوەی و هێزی تایبەتن بۆیە بڕواتان بە خۆتان هەبێ بڕاتان بە توانەکانتان هەبێ وانە پێشەوە خۆتان بسەلمێنن دڵنیا بن داهاتوو بۆ ئێوە ئەبێت و ئێوە دەبن بە بەشێکی گرنگی کاریگەری گەورەی ئەرێنی ئەم وڵاتە. دەست خۆش بێت. زۆر سپاس بۆ مەحەمەد مەسیح سەرۆکی ڕێکخراوی بازان ئینستتیوت کە ئەمڕۆ لە نێو ستۆدیۆ لەگەڵمان بوو یا سەرکەوتنتان بۆ دەخوازم. سپاس بۆ بینەریتان سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.